فرانکفۆرت کاتێک دیاسپۆرای کورد هەزاران کیلومتر دوورتر لە کوردستان باوەش بۆ زمانی کوردی دەگرێتەوە و کاری زانستی لەسەر دەکات. ئەمڕۆ لێرە لەم هۆڵەدا بە بۆنەی 21 شوبات ڕۆژی جیهانی زمانی دایک سمینارێکی زانستی بەڕێوەچوو. سمینارێک بە دەستپێشخەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران و بە بەشداری کۆمەڵێک ئاکادمیسیەن، مامۆستای زانکۆ و کۆمەڵێک کوردی هەر چوار پارچەی کوردستان دانیشتووی دەرەوەی وڵات. لەم سمینارەدا کارناسان و شارەزایانی زمان لە دوو پانلدا پەرژانە سەر بابەتگەلێک لە وێنەی پەیوەندی زمانی دایک و ئەخلاقی ئیکۆلۆژیک، زمان و گێڕانەوە، زمان و ناسنامە. بۆ کوردی دیاسپۆرا زمان تەنیا میرات نییە، بەڵکو پەیوەندیەکە لە نێوان تاکی کورد و ناسنامە و ڕەگەز کە ڕەگەزیش لە کوردستانە نەک لە دەرەوەی وڵات. لە ئینجیلدا لە توڕاتدا لەوی زۆرتر بڕۆن بۆ گەرگانش کاری مرۆڤ بەس جێڕانەوە بوو لە ڕەوتێکی مێژوویی لەسەر بناغەی کۆمەڵێک فاکتەری بڵین فەرهەنگی، سیاسی، کۆمەڵایەتی و پلانداڕێژی بە تایبەتی لە بواری سیاسیەوە ئەو ئەندازیارەی کە زمان بۆ جێڕانەوەی دەکا، جێڕانەوە لێرە بە نۆبەی خۆی لە چوارچەوەی ئەو بڵین تەعامل و کارلێکی لەگەڵ خوێنەرەکەدا دەبێ بە گۆشەیەک لە ناسنامەیەکی سازکراو کە دەگەڵ ناسنامەکانی دەوروبەر کە لە ڕێگای زمان و جێڕانەوە و لە هەلومەرجی دیکەدا سازکراون جیاوازی دەبێت. ئەخلاقیان بەنسبەت ژینگەش گۆڕدراوە و زانست لەگەڵ ئەو منداڵانەی کە بە زمانی دایکی پەروەردە دەبن و فێری ڕەوشت و ئەخلاقی ئێکۆلۆژیک دەبن، فێری زانستی ژینگەی دەبن، زۆر چاکتر لەو کەسانەی کە بە زمانی دایکی خۆیان فێر نابن کاردانەوەیان هەبوو و بگرە باشتر هەڵس و کەوتیان کردووە. ینی تۆ کاتێک وشەکانی کە لە نێو ژینگەکەتدا هەیە بە زمانی دایکت کە دەیناسی و دەیزانی و دواتر لە بواری زانستیشەوە دەتوانی هەر بەو زمانە فێریبی، دەتوانێت کاردانەوەیەکی باشتری هەبێت لەسەر ئەخلاق و ڕەویشتێکی ئێکۆلۆژیکی کە ئەمە دەتوانێت هەمان بێ. بەشێکی دیکە لەو تەوەرانەی کە باسییان لێوەکرا بریتی بوون لە زمانی کوردی لە خەباتی ڕزگاری خوازیدا، زمان و سینەما، هەروەها ڕۆڵی شێعر لە پاراستنی ناسنامەی نەتەوەییدا. ناسنامە و زمان گرێدراوی یەکن لە ڕاستیدا و بەبێ ئەوەی بمان هەیە باس لە ناسنامە بکەین ناتوانین باس لە زمان نەکەین، چونکە زمان بڕبڕی پشتی ناسنامەیەوە، بڕبڕی پشتی دروستبوونی نەتەوەیە و هەروەها دەبینین کە چۆن دەتوانین زمان بە دەسەڵاتەوە ببەستینەوە ئەو بە واتایە کە دەسەڵات کاریگەری لەسەر زمان هەیە و هەروەها زمانیش کاریگەری لەسەر دەسەڵات هەیە. ئەمڕۆ لە شاری فرانکفۆرت سمینارێک بەڕێوە چوو و بەڕاستی لێرە دوو پەیامی تێدا بوو، دوو پەیامی زۆر گرنگ. یەکەمەوەی کە جیلی تازەی کوردی ئێمە لە هەندەران زۆر زۆر بە پەرۆشەوە بەرەو زمانی دایکی خۆیان هەنگاو بنێن و هەروەها پەیامێک بەرەو ناوخۆی وڵات کە بەڵێ ئێمە لێرە ڕاستە بە هەر هۆکارێک دابڕاوین لە وڵاتی خۆمان نەماوین، بەڵام لێرەش هەر بە پەرۆشین خەمی زمانی خۆمان و زمانی دایکی خۆمان هەیە و هەوڵی بۆ ئەدەین. ئەم سمیناری یەکەم هەوڵی کوردانی دانیشتووی دەرەوەی وڵات بۆ خستنە ڕووی بایەخ و پێگەی زمانی دایک و تاوتوێکردنی ئاستەنگەکانی بەردەم گەشەی زمانی کوردی نییە، بەڵکو کوردانی تاراوگە هەموو ساڵێک لەم ڕۆژەدا چەندین کۆڕ و کۆبوونەوەی تایبەت ساز دەکەن. جەمشید بەهرامی، بەشی کوردی دەنگی ئەمریکا، فرانکفۆرت، ئەڵمانیا.